ئێمە ئەمڕۆ ئامانجمان لێرانەکە ئەوەیە شەرمەزارکردن و ئیدانەکردنی تورکی ڕەگەزپەرست تاوانەکانی و لەشکرکێشیەکەی بۆ سەر کوردستان و بڕینەوەی دارەکان و سوتاندنی دارەکانی بە تایبەتی ناوچەی بادینان و ئێمە ئەمڕۆ مەسەلەن داوا ئەکەین ئەو لە لێرەوە ئەو لە شتکێشیە ڕابگرێ ئەو تاوانانەی ڕابگرێ و من لێرەوە داواکەم لە هەموو لایەنەکان و بەرپرسەکان و ئەوە کەسایەتیەکان تەواوی هەوڵی خۆیان بدەن بۆەوەی شەڕی ناوخۆ شەڕی براکوژی ڕوونەدات لە کوردستانە. ئێمە ئامانجی پێشانگاکەمان لێرە تاوانەکانی زیندوی تورکایە لێرە پێشانمانداوە و ئێمە وەکو کەسانی مرۆڤ دۆست گەلی کورد ژینگە دۆست کە ئەوان ئەیبڕنەوە ئێمە سەوزی ئەەکەینەوە ئەوە تا لەوێ دیارە کە ئێمە چەند بەشداریمان کردو لە چاندنی دارسەوزکردن و ئەوانە و پاراستنی ژینگە و پاکڕاگردنی ژینگە لە وێنەکانە ئەگەر خۆتان بینی بێتان. ئێمە تاوانەکانی ڕژێم لەسەر ئەم تابلۆیانە لەم پێشانگایانە پێشانە دەین ئەخەینە ڕوو و ئەلێرێشۆ ئیدانە و شەرمەزاری ئەەکەین بۆ ئەو تاوانانەی و شێواندنی ژینگەی کوردستان و سوتان و بڕینی دارەکانی کوردستان و بە تایبەتی لە ناوچەی بادینان و هیوادارین هەموو هەوڵەکان بخرێتە گەڕ و بۆ ئەوەی ئەو تاوان و لەشکرکێشیانە ڕابگرێەوە ئێمە بتوانین هەوڵ دەین زۆرترین دەنگی ناڕۆزایەتی و زۆرترین کەسمان بینە سەر شەقام و ناڕۆزایەتی دەربڕین بەرامبەر ئەو تاوانانەی ڕژێمی تورکیا بۆ پاراستنی ژینگە و وڵات و نیشتیمانی خۆمان.